جەنگی ملیاردێرەکان لە ئاسمان چێ دەبێتە خاوەنی یەکەم هۆتێل لە دەرەوەی زەوی؟ لە کاتێکدا مرۆڤایەتی لەسەر زەوی سەرقاڵی چێبڕکێیەکی خانوبەرەیە. لەو سەرەوە ئیلۆن مەسک و جێف بێزۆس خەریکی دابەشکردنی ئاسمانن. ئەم دوو دەوڵەمەندەی جیهان چێبڕکێی ئۆتۆمبیلی کارەبایی و ئینتەرنێتیان گواستەوە بۆ ناو جەرگەی گەردوون. ململانەی ئەمڕۆیان لەسەر ئەوەیە چێ دەبێتە یەکەم کەس کە مۆری خۆی لەسەر کەرتی گەشتیاری ئاسمانی دابنێت و یەکەم هۆتێل بکاتەوە. خەونی بێزۆس شاری بازرگانی. جێف بێزۆس لە ڕێگەی کۆمپانیاکانی بلو ئۆریجنەوە پرۆژەیەکی ئۆربیتال ریفی داڕشتووە. ئەم وێستگەیە تەنها شوێنی مانەوە نییە، بەڵکو پارکێکی بازرگانی و گەشتیاری زەبەلاحە کە بەگوێرەی ناسا لە ئایندەیەکی نزیکدا جێگەی وێستگەی ئاسمانی نێودەوڵەتی ISS دەگرێتەوە. لێرەدا گەشتیاران دەتوان لە ژوورە تایبەتەکانیانەوە دیمەنی ئەفسوناوی هەڵاتنی خۆر لە پشت گۆی زەویەوە ببینن. تەکتیکی مەسک و گواستنەوەی بە کۆمەڵ. ئیلۆن مەسک و سپەیس ئێکس بە فەلسەفەیەکی جیاواز و دەڕوان نامجەنگە. مەسک تەنها بیر لە هۆتێلێکی خولگەیی ناکاتەوە، بەڵکو چاوی لەسەر ئاوەدانکردنەوەی مانگ و مەریخە. کەشتیە زەبەلاحەکەی بە ناوی ستارشیپ وەک پاسێکی ئاسمانی کار دەکات بۆ گواستنەوەی 100 کەس لە یەک گەشتە. ئامانجی مەسک کەمکردنەوەی تێچووە تامانەوە لە دەرەوەی زەوی ببێتە ئەزموونێکی ئاسایی بۆ مرۆڤی ئەم سەردەمە. ڤۆیاجەر یەکەم هۆتێلی دەرەوەی زەوی. لە ناوەندی ئەم ململانێدا ڤۆیاجەر ستیشن وەک یەکەم هۆتێلی ڕاستەقینە دەردەکەوێت کە لە ساڵی 2026دا گەیشتە قۆناغی کۆتایی تاقیکردنەوە. ئەم هۆتێلە بەردەوام دەسوورێتەوە تاکو کێشکردنی دەستکرد دروست بکات. لێرەدا هەموو خزمەتگوزاریەکانی وەک چێشتخانە، سینەما و هۆڵی وەرزشی بەردەستە. ڕێک وەک گرانبەهاترین هۆتێلەکانی سەرزەوی. سەرەڕای ئەم خەونانە بربەستی جددی ماون. گەشتکردن هێندە گرانە کە نرخی هەر بریتێک 250 بۆ 500 هزار دۆلارە. جگە لە پارە، مەترسیە تەندروستیەکانی وەک لاوازبوونی ئێسک بەهۆی بێکێشکردنیەوە وای کردووە هۆتێلەکان سیستمی پزیشکی ورد پەیڕەو بکەن. جەنگی مەسک و بێزۆس نیشانمان دەدات داهاتوو نزیکە. بەڵام پێت وایە خەوتن لەم هۆتێلە خۆش بێت؟